يعني معروفة. مەڵاواییان لە بەرزایی نەمر کرد هەتا من وەستا بووم لەو جێگایی کە عەزیز عەبدولعەزیز بە بەرزایی نەمری فەرمووە ئەس بنی گردنم ئازاکە نەبازانت بینەوە. ئەوە نازانم کە زابتەکانیان بردەوە لە سجن لە بەغا سجی مەرکەزی مزاحلە لەبەر دەمی سجنەکە کرا هەتا ژنیشی تیا بوو. وەک ئەفسەرێکی کورد پەروەر ژیانی سەربازی نەبەردیەکانی دەستی پێکرد. بەتاکید ئەوان کە هاتن لەگەڵ مەلا مستەفا ڕێک نەبوون لەگەڵ شێخ ئەحمەدا هاتن تەسلیم بوون. نامەکە لە سجنەوە هێناویانە چێکەوەی ئەدامەکە نووسیوێنە. لێرە لەگەڵ ماڵی مستەفا خۆشناوە یەکتریان یعنی شارەکە بوون یەکتریان ناسیەوە دۆستی یەکتریش بوون هەتا. ناتوانن ئەم ژیان لەگەڵ لەژێر قسەی تەرەی بارزانیەکاندا بگەێنن بە ئەنجام یا سەرنوشتی خۆیان تەسلیمی ئەوانکەن ئەو چارەسەرە بەداخەوە خۆیان تەسلیمی دەوڵەتی مەلیکی عێراقێ کرد. بە یەکەم شەهید دادەنرێ پاشی قازی محەممەد. هەڤاڵی بەرگرانم هەڤاڵی شۆڕژوانم هەڤاڵی شۆڕژوانم ئاخ هەڤاڵی شۆڕژوانم هەڤاڵی بەرگرانم هەڤاڵی شۆڕژوانم هەڤاڵی شۆڕژوانم ئاخ هەڤاڵی شۆڕژوانم بۆزانێ گەلێ بندەست بۆزانی کوردستان ئەس دەنگی کوردستان ئەندامی کوردستان بۆزانێ گەلێ بندەست بۆزانی وە کوردان ئەس دەنگی کوردستان ئەندامی کوردستان. جارێکی تر ئەم ئەفسەرانە بە ڕۆحیەتێکی کوردایەتیەوە چوونە ژێر سایەی ناوچەی ئازادکراوەکانی کۆماری مەهاباد. لە کۆماری مەهاباد ئەفسەرەکان ڕاستەوخۆ خۆیان خستە ژێر فەرماندەی وەزارەتی هێز لە مەهاباد و لەسەر فەرمانی هێزی کۆمار چەند ئەفسەرێک نێردان بۆ بەرەکانی شەڕ. قازی بە ڕسمی میوان دۆستی و بە ڕسمی بەخێراتن و ئەوانە بە خێراتنێکی زۆر شاهانەی لێکرد لە مەلا مستەفای وەکو قاعیدێکی ئەسکەری و لێوێژت ڕوتبەی ژەنەراڵی کە دابوو بە سێدانە کوردی ڕۆژهەڵاتی کە سەیفی قازی و حەمە ڕەشیدخانی بانە و بەهادرخان و یەکیشیدا بە مەلا مستەفای وە مەلا مستەفا وەکو ژەنەراڵی ئەرتەش و هێزەکانی کۆمار ناسێندرا. لێرە مەلا مستەفا فعلەن ئەوەی کە کوتم هیوا کۆمەڵێک ئەفسەری نار بوو و وەکو میرحاج وەکو مستەفا خۆشناو وەکو محەممەد مەحموود قودسی وەکو خەیرۇڵڵا عەبدولکەریم ئەوانە هاتن بەڕاستی توانیان لە تەشکیلە و لە بناغەی زۆر زۆر سەرەتایی تەشکیلەی ئەرتەشی جمهوری کوردستان لە مەهاباد بتوانن بەڕاستی دەور و تاسیریان هەبێت و بوشن و ئەمن لێرە بۆ مێژوو دەڵێم زەحمەت کێشترین و بە وەفادارترین و سوورتر لە هەموویان ئەم مەجموعە ملازم و ئەفسەرانە بوون کە لە باشووری کوردستانەوە ڕوویان لە جمهوری مەهاباد کرد بوو.
بێجگەل لە بڵێن تەلەبە و مامۆستاوانە ئەنجا ئەفسەرەکان زابتەکان ئەوان زیاتر شوێنی ئێحتیمامی حتاهی ئێمەش بوو چونکە مانزانی ئەفسەر لەو بۆ یارمەتی ئەو کۆمارە گوڵبەدەمە ئەوان دەوری سەرەکیە بینن یا دەوری ڕئیسێ بینن ئەنجا ئەم ناوانە هاتنە پێشەوە عیزەت عەزیز و ئەنجا خەیرۆڵا و ئەنجا مەستەفا خۆشناو و ئەنجا حەمە قوچی و ناوی ئەمانەش ئیتر ئێمە تاقیبی ئیخباری ئەوانمانە کرد. ئەو قارەمانەتی کە ئەوان نوێنوانە وازیان لە ماڵ و مناڵ و مڵک و تاج و سەرشان و ئەمانە هەموو هێناوە لە پێناوی بە کەڵاشە شڕێکەوە بە ڕانکوچۆخە شڕێکەوە بۆ خزمەتی میلەتی کورد. ئەمانە بەدافعێکی کوردایەتی پاک کوراخر لەوە زیاتر کرد ڕۆحی خۆی با بەدەستەوە ئەوە تا گەیشت ئەوە تا ئیعدام کرا لەسەرەوە کورە ئیتر قسەی چی ئەکەن خەڵک بۆ خاتری خۆ ئەو کە ئەو ڕۆحی خۆی خستە سەر دەستی خۆی و ئەوە تا خێری ئەوە تا حتا قبولی نەکردووە دایکی بیبینێ چونکە مەسیری خۆی زانیوە کە ئیعدامە بۆ ئەوەی دایکیشی متاسر نەبێ و زیاتر کۆماری مەهاباد کە تەشکیل بوو خۆ کوردی ئێران لە جێیشان نەبوون و زابت بوون و بێن ئیلتیحاق بکەن پێی ئەمان کە چوون ویستیان جێیشیان بۆ دروستکن تدریب و هەموو شتێ ڕاستە کە پێویستی پیان جێیشی کۆماریان تدریب پێکرد کۆمەڵێک لە تۆپچیان هەبوو مەشاتیان هەبوو هەر یەکەی قسمی خۆی تدریبی پێکردن و ئەمانەش ئەم مەجموعەیە مستەفا خۆشناو بەکر عەبدولکەریم و میر حاج لە خەتی جەبهەدانران. ئەم ئەفسەرانە کە لە ناو هێزەکانی بارزانیدا بوون ئەم ئەفسەرانە دەور و ڕۆڵێکی یەکجار گەورەیان بینی لە تەشکیلەی مەفاریز و لە تەشکیلەی بناغەی ئەرتەشێک بۆ جمهوری کوردستان لە مەهاباد. ئەم چوار ئەفسەرە لەو چوار ئەفسەرە بوون کە هاتن لە جمهوریەتی مەهاباددا بەشداریان کرد و تا ئەو پەڕی خۆبەخشی کاریان کرد. مستەفا خۆشناو مستەفا کوڕی مستەفایە لە ساڵی 1912 لە گوندی بێتواتە چاوی هەڵهێناوە بە دنیا بە ناوی باوکیەوە ناونراوەتەوانێت چونکە باوکی نەدیوە لە شەڕێکی هۆزایەتیا کوژراوە. خوێندنی سەرەتایی لە کۆیە تەواو کردووە. خوێندنی ناوەندیش لە شاری هەولێر تەواوی کردووە. خانەی مامۆستایانی لە شاری بەغداد تەواو کردووە لە 1 تشرینی 1930 وە بۆ بە مامۆستا 2 ساڵ خزمەتی مامۆستایی لە شاری هەڵەبجە کردو. پاشان خولیای خوێندنی سەربازی بووە 15 ئەیلولی 1934 چۆتە کۆلیجی سەربازی و لە 3 حوزەیرانی 1936دا کۆلیجی سەربازی تەواو کردووە و ڕوتبەی ئەفسەری پێدراوە لە ڕیزەکانی سوپای عێراقدا دامەزراوە. لێرە بەدواوە وەک ئەفسەرێکی کورد پەروەر ژیانی سەربازی
نەبەردیەکانی دەستی پێکرد. مصطفى خوشناو مصطفى عبد الكريم 1910 ئەفسەری سێ ئەستێرە هاوبەشی بزافی بارزانی 1945 هاتە کۆماری کوردستان لە مەهاباد بەر لە بزاف چاوم پێکەوتووە لە مەهاباد باوکی بەکراغا حەوێزی لەسەر کوڕەکەی خۆیان فەروەردەی کردو و ئەفسەرێکی ئازا و دلاوەر و جوامێر نەبەس قارەمان لە جەنگی مامەشا بە چەند چەکداری بارزانیەوە یەک لەشکری ئێرانی شکان. مستەفا خۆشناو ئەندامێکی چالاکی حزبی هیوا بوو شان بەشانی کۆمەڵە ئەفسەر و ڕۆشنبیرە کوردەکانی تر. ئەم کۆمەڵەیە بە سەرۆکایەتی خوا لێ خۆش بوو ڕەفیق حلمی دامەزرا کە کۆمەڵێ ڕۆشنبیر و کورتپەروەر و ئەفسەری گرتبووە خۆی. لە ساڵی 1942 حزبی هیوا دوو ئەندامی چالاکی لە ئەندامەکانی نرد بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بۆ پەیوەندیکردن بە کۆمەڵەی ژێن کافەوە. ئەم دوو ئەفسەرە یەکێکیان مستەفا خۆشناو ئەوی تر میرحاج ئەحمەد بوو. ئەو ئەفسەرانە چوون لەبەروێ کە بێهیواش بوون لە هیوا و دەیانزانی کە لەگەڵ ڕەفیق حیلمی کاریان پێ ناکرێەوەوانە ئەوان چوون ئەوەی قۆزنەوە بە جەماعەتێک عەشیرە جەماعەتێک خەڵکی گوند خەریکن شتێک دەکەن با بچین ڕێگایان پێنیشاندی کانالیزەی بکەین بە خەباتی کوردایەتی. ئەوانە خەباتی کوردایەتیان دەکرد ئەوانە دایانزانی دەبێت داوای چیەکەن ویستیان ئەوە بخۆزنەوە. قەت هەرگیز لەو کاتیدا ڕۆشنبیر و نوخبەی ناوشار ئیمانی بەهێز و توانای خۆی نەبووە فعلەنیش نەیبوو هەشی باە خەڵک و دوایان نەدەکەوت بۆیە ئەوان دەبوو میشدایم دەست و داوێنی سەرۆک عەشیرەتێک قازیەک مەلایەک بن. بۆیە هەمیشە دایم ڕۆشنبیری کورد خۆی بچووک زانیوە بە متەواضعی لەگەڵ عەشیرەت و سەرۆک شێخ و سەرۆک ئاغاوەت سازشی کردووە چۆتە ژێر ڕچێفی. ئەوانی چوونە ژێر ڕچێفی مەلا مستەفای بەڵام بەو نیەتە کە بیکەنە شۆڕشێکی سەرتاسەری و نەتەوەیی بۆ ڕزگاری یەکجاری کورد ئەوەیان پێ نەکرد. خۆ ئەوان ڕەبتیان بە مەلا مستەفاوە چییە؟ کوردایەتیە خۆ تابعی نین بەرزانی نین بە ئەمری ئەو هەڵسنوودانیشن. دوایە ئەمانە هەموو جەماعەتێکی خوێنەواری ڕۆشنبیری تۆ هەر سەیری هینەکەی بکە داواکانی بۆ ئیسلاحی ئەوێ ئەو عانە هەفتا ساڵ لەمەوە پێش خەڵک لە خانووی قڕ و لە هینا بوو هیچی نازانی ئەوان باسی و نوع ئیسلاحاتان ناکەن. معنایە زۆر ئافاقیان واسە ئەو دەرەوەیان دی و ڕۆشنبیرن بۆ لەژێر ئەوامری ئەو بن. تۆ ئێستا لە هەر حزبێکادی کە تۆ لە سەروتر زیاتر بزانی یان ئەبێ مەسلحەتێکی هەبێ بێدەنگبی یان ئەو تا قبوڵی ناکە. ئەوان مەسلحەتی هەرە گەورەیان کورد بووە لەبەرەوە بۆ چ قبوڵی بکەنی ئەوامریان بەسەرەکە. ومن کەسی مستەفا خۆشناو خۆی دوو جار من ئەمە لە دەمی خۆیەوە وتی من ئەگەر لێرە بکوژێم جۆرێکیکەم بۆ دانێن ناوم بە شتێکی بە ناپاشێک دانێن بۆ پەڕێن ناپاشێک مام کوشت بەڵام من ئەگەر پشمە بەر سێدارە ڕێن کورتپەروەرێک کە سێدارە درا. مکەڕەم تاالبانی ئەڵێت تا ئەو ڕۆژەی کە پێیان وتن ئەمڕۆی عەدامەکرێن 430 وەرەقەی ناردە دەرەوە لە ڕێ مەهدی حەمیدەوە کە ئەیا بە من چونکە من مواجهەی مەهدی حەمید مەکرد هێنامە دەرەوانی. بەڵام لەما تۆزێ
جیاوازی هەیە لە قسەکانی مکەڕەم تاالبانی دەمێک ئەڵێ لەبەر ئەوەی من شوێعی بووم لە ترسی ئەوەی نەفەوتێ لە پشت مزگەوتی تەکیە لە پشت ماڵمان ناشتم بە دوایە حەبسکرام 7 ساڵ حکم بووم کە هاتمە دەرێ ئەو ناوە هەمووی بوو بە خان و نەئەچوومەوە سەری ئەمە لەلایە کە خۆی وا ئەڵێ خۆ من نەڕۆشتم ئەو مزەکراتە بفرۆشمە یەکێک و بڵێ مەڵامەی مڵخۆمە لەگەڵ خۆمان شاردمەوە حتا کە لە وەختێک کە وەزیر بووم لە حکوومەتە جارێک باسم کرد بۆ سەدام وتی ئەگەر شوێنەکە بزانیت ئێمە دە خانوش ئیسملاک بکەین هەڵی بکەن بیدۆزیتەوە مەڵایی تەسەور ناکرێ ما بێت چونکە ئەو شوێنە بەرزانەی کە من شتەکەم لێ شاردەوە قەبری لێبوو ئەوانە هەموو ڕاست کراوەتەوە چاڵی پێ پڕ کراوەتەوە بە تاکیدیش نازانم بزەبت لە کوێیە ئیساکە یعنی ئەو وەختە کێلە قەبرێ بوو پارچەی کێلەکەی مابوو ناوەکەی چاو ببوو لەگەڵ وەسایی خۆم و ئەمانەیە من پێچامە سەنووقێک دار و قیر تاوم کرد و لێنم کرد بە ئەمە لەوەی ئەوەنەی پێ ناچێ گەڕێمەوەم دۆزم و مەسەلەوە لە نییە باشە منە مزەکەراتە بۆ شارمەوە گەری وابزانێ کە من بۆ خۆم هەڵم کردووە بەڵام من کە قسم کە ئەگەڕایەوە بۆم ئەم نرد ئەینوسیوە گەڕایە بۆم ئەم خوێنیەوە هەتا ئێستا لە بیرمە بازێ خەرایی تۆمانەی تیا کرده بوو ئەو شەڕانەی کە ڕووی دابوو لە بین پێشمەرگە و لە بین قوات ئێرانی و ئەوەی نانە باس شخصیاتی کردوێنی کردووە. لە کتێبەکەی فازڵ بەڕاکە ئەڵێ لێمان داوا کردووە ئەو مزەکەراتەی مستەفا خۆشناو وتوێتی یاومە بە مالک سێف کە سکرتێری حزبی شیوعی بووە تەرجمەی بکا بۆ عەرەبی بۆ ئیتحادی سۆڤێتی داوایان کردو. لە شوێنێکیشە ئەڵێ مکەڕەم خۆی ئەڵێ ئەمەیان لە زمانێکی کەنیە ئەڵێ حکومەتی عێراقلی داوا کردم تەخمینی منطقەکەی بۆ بکەم و توانە ئیستیملاکی ئەەکەین ئەیڕوخێنین بۆ ئەوەی بیدۆزینەوانی بەڵام ئەوەی سەرنج ڕاکێشێت کە زۆر سەرسامت دەکا جار بەجارێک کە ئەنووسێت مەقالات تعلیقێک ئەنووسێ ئەڵێ لە یادەوەریەکانی مستەفا خۆشنەوە لە بینینیشا پێم وتم ئایا تۆ پاش 58 ساڵ ئەو ئانەکە بینیم لە بیرێ ماوە چی نووسرا بوتیایە ئەمە عەلامەتی ئیستیفهامی لەسەر نیە. من کاڵزم بۆ هێنارد من خەڵم بۆ هێنارد من لێم وەرەگرت من کۆمە کردەوە منش کە شاردمەوە بەینەوەی شاردمەوە کە لە مستەقبەلاتیم دەری یەکەم ئەو عیبارەتانەی شکاڵێت لە هینەکەیان نووسی و من قسمە زۆر لە مزەکەراتەکان مستەفا خۆشناو خوێنی بووە هەتا بازێک ڕێی و ئەمانەیە ئیسەش بیڵێم ببێتە سەبەب دووبەرێکی لە بین ئەموو لە بینەوە لە بینینە. مکەڕەم تاالبانی بە وەفایانە کە ئەو یادەوەریانە کەوتە لای و کۆی کردەوە بیگەڕایەتەوانێ بۆ بنەماڵەی مستەفا خۆشناو وەکو وەفای ئیمامی تابورەکەی کە ئەو شەوەی ژووری ئەعدامە لەگەڵیان بوو خوالی خۆش بوو حەمەمین عەلی مەحموود کە پاش چەند ساڵ بوو لە ساڵی 1970 لە 47ەوە بە کوڕەکەیە دکتۆر سەربەست لە بەلچیکا ناردێوانێ بۆ ئازادی برام. ئەم تەسبیحە لە شەوی ئەعدامە کە بەدەست باوکمەوە بووە کاتێک سەرەکەوێ بۆ سەرپەتی ئەعدام ئەیاتە دەستی ئەڵێ چی لێ بکەم هەروە بە بەسیتی بۆکمەوەڵە ئەی من چی لێ بکەم ئەی خاتە گیرفانی کە ئەبیسێ مستەفا خۆشناو پاش 3 مانگ لە وەفاتی خێزانەکەی کوڕی بووە سوێنە خواڵێ بێ ئەمە هەڵگرم بێمە دەست کوڕەکەی هەتا ما بم ئەمە بێ محافەزە بکەم لە ساڵی 80 یایەوە دەستمان کە ئەمە تەسبیحێکە
بەڵام ئەوەی لای ئەو مێژووی میلەتێکە. لە ڕێی گەڕانەوەیانە لە ناو ئەرزی عێراقا مستەفا خۆشناو و سەعید فەرەج بەرەو ئێوارە لە بەفرا ئەچەقن ڕێگاون ئەکەن بە عەرف و عاداتی ئەو دێهات و مەنتیقانە تەقە ئەکەن بە حەوا بۆ ئەوەی ئەگەر یەکێک لەو نزیکانە بێدەیەک هەبێ بێ بە دەنگیانەوە. ئەڵێ پاش تۆزێک دووسێ پیاو هاتن ئەمە لەسەر زاری سەعید فەرەج ژنبرای مستەفا خۆشناو یعنی خاڵم. ئەڵێ سێ چوار پیاو هاتن دەریان هێناین و بردیانین وتی سەعید فەرەج ئەیوت هەر کاکە مستەفا پیاوەکانی بینی زانی پیاوانی شێخ ڕەشید لۆڵانن. شێخ ڕەشید لۆڵان مەشهور بوو سەر بە حکومەتی عێراق بوو. وتی سەعید تیا چوین. کە چوینە دیوەخانی شێخ ڕەشید زۆر پێ خۆشحاڵی پیشان ناو بە دەورمانە هات و وعدیای نییە نەڕۆن بەم شەوە چونکە دەرناچن و گورگەتان خوا بەیانی خۆم بە پیاوەکانی خۆمەتان خەمە سەر ڕێگا و دڵتان هیچ نەکە. وتی ئەو شەوە ماینەوە لە بەرەبەیانە دنیا تاریک و ڕوون بوو لە دەنگی تفەنگی عەسکەری عێراقی خەبەرمان بۆ هێنا بوویە سەرسەرمان. کە هەڵەستێت مستەفا خۆشناو کە کلەپچەکە کاتە دەستی بە شێخ ڕەشید ئەڵێ ئەمە کلەپچەی حکومەتی عێراق نییە، ئەمە کلەپچەی خیانەتی کوردە لە دەستمە. سعید ئەسەد ئیشتراکی حرەکەی 45 کردووە باش حرەکەتەوە بۆ ئیشتراکی حکوومەتی مەهابادی کوردستان لە ئێرانی کردووە و پاشان سعید ئەسەد پاشی تێکچوونی مەهاباد ئەوە هاتن خۆیان تەسلیمی حکوومەتی عێراقیان کرد و ئێعدامیان کردن. من بەلای خۆمەوە من ئەگەر بەڕێی من بە من گرەیان لێ دەکەم ئەو 4 زابطانە بەسەر لەسەر هەرسێ هەوڵەکانی گرەیان لێ یەکەم نەبووە نەدەبوو خۆیان تەسلیم کردوە. من دڵنیام ئەوان پێیان قول بوو کە جمهوری کوردستان لە مەهاباد دەیان ساڵ بخایەنێ و ئەوان لەوێ پیر بن و ئەوان لەوێ ببن بە مامۆستای دانانی ئەرتەشێکی نیشتیمانی. بەڵام وەختێکی جمهوریەتەکە فقط 11 مانگ بوو و ئەوەی کە لەگەڵیشی هاتوون ئەو دەڕوا بۆ سۆڤیەت ئەوان ناچن هیچ عیلاجێکیان نەبوو کە خۆیان تەسلیم کردوتەوە هاتوونەوە بۆ عێراق و لە عێراقە جا ئایا لەڕووی خۆشببینیەوە کە ئەوان حیرفەیان هەیە ئەوان تەخەسوسێکیان هەیە پرۆفژناڵیتییان هەیە دەستنەوە ناوجێیشی عێراقی هیچیان لێ ناکەن یا واقعەن بێزار بوون لە حەڕەکات و ئەنجامی جمهوریەتی لە کوردستان لە مەهاباد و سەرکردەکەیان وەکو ملا مستەفای بارزانی ئەوانە هەموو جێگای قسەکردن کە ئەم پێم وابێ ئەوان ئەگەر ئومێدێک و ڕوانگەیەک و چی پێ دەڵێن چارەنووسێکی خۆشیان دیبایە لەوەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان با ئەرتەشیش بێتەوە بەڵام شۆڕش بەردەوام بێت شۆڕشێکی نەتەوەی بەردەوام بێت ئەمن دڵنیام ئەم ئەفسەرانە هیچیان ڕۆژهەڵاتیان بەجێنە دەیژۆ لەگەڵ شۆڕشێکی سەراسەری باشوور و ڕۆژهەڵات ئەگەر دروست ببایە لە ساڵانی 46-47 ئەوان لەگەڵ ئەوە دەکەوتن و دەبوون بە سەرکردە گەورەکانی ئەو شۆڕشە. عزت عەبدولعەزیز
پلەی تاش بوو ساف دەرچووی لەندەن هاوبەشی بزافی بارزانی 1945 هاوبەش بوو ئەفسەری تۆپ سەرزەنش کرا کە تۆپەکانی کە لە زێبارەوە بلێ و ئەمانە بە چاکی هینەکەی ناپێکە لەبێ ئەوە سەرزەنشتیان نەکرد ڕێزی لێ نەگیرا لەبەرەوە لە مەهاباد لەبەر ئەو ڕەخنەی کە لێیان ئەگرت ئەو ڕێزی لێ نەگیرا دەمانچەیەکیان نایە کە بەقەیەوە بێ من ئاگاهی باشم بووە دەرەنجام پاداشی یامەوە و ڕێزی لێگرتم و هەرچی نهێنی خۆی هەبوو لە چیاکانی لە چیاکان لە ماوەی جەنگی پارتیزانیدا بۆی ئەگەڕامەوە نهێنەکانی خۆی دوایی کرا بە فەرماندەی سەقس بوو بە فەرماندەی سەقس دەسرا و سەرچاوە بە پایەی پۆرت پۆڵکۆنیک پۆرت پۆڵکۆنیک یعنی عەقید سەرهەنگ لە کۆماری کوردستانە ئەویش کردنی بە بریکاری خۆی دەشکستی کۆمارەکە شکستی کۆمار نیسکۆ خۆیە بەدەستەوە و مەڵاوایی لە سەرۆک بارزانی نەمر کرد و وتی ئەزبەنی گردنم ئازاکە نەبادا نەدبینمەوە عزت خۆی ساڵی 1912 لەدایک بووە متوەستە و شانەی بڵێن ئەوانەی لە مووسڵ تەواو کرد چونکە وەختە لە ئەمادیە ئەوان ئەو مەرحەلانە نەبوو ئەمجا کە ئەمانەی تەواو کرد ئەو وەختە حکوومەت بە دوای عشایرەکانە ئەگەڕا حکوومەتی زمانی مەلەکی تەوان بەو بۆنەیەوە زەدێکێک بوو لەوانەی کە هەڵبژێرا کە بچێتە کولی عەسکەری چونکە سەیریان کرد لە مەکتەبی شاباش ئەیخوێن زیرەک بوو وار دەرچوو سەیریان کرد ئەمە کوڕێکی زیرەکە لە کولی عەسکەری وەریانگرت لە بەڵایەکێ لەو ئەفسەرانە کە لە نزیکەوە ناسیم عەزەت عەزیز بوو عەزەت عەزیز ئەو وەختە ڕایدڕۆکن بوو لەبەرەوە ماڵی لە بەغا نەبوو لە پاش ئەوەی کە لە ئیشی لە دەست لە معسکەر ڕەشی تەواو بوو هات لە ماڵ ئێمە وەختە کە لە کولێ حقوق قبول کران من و برایەکم و دوو ئامۆزام خانوویەکمان گردبوو لە عەزەمیە ئەویش هات لە لای ئێمە بوو لەبەرەوە زۆر لە نزیکەوە من عەزەت عەزیزم ناسی دوایەتی عەزەت ئەو بوو مەڵانەکانی کورد بیان نەیت بخێنن زۆر ئیسرائیل لەسەرەوە لە بەغدا وەختی خۆیان کە پێشی ئیلتیحاق بکەن لە خزمەتی مەڵانەکانی کورددا بوو بە ماوەشی خۆی ڕەمەتیان دەدان بەس بخێنن زۆر حەزی لەوەی بوو عەزەت ئەفسەرێکی بە جورئەت بوو قسەیەک هەیە گوایە ئەمین زەکی بەک کە ئەو وەختە وەزیر بوو ئەمین زەکی بەک زۆر عەزەتی خۆشەویست زۆر عەلاقەی باش بوو لەگەڵیان حتا گوایە من متاکید نیم لەمەوە بەڵام خەڵک ئەو قسەیەکە گوایە ئەمین زەکی بەک بەتەما بووە سانیحەی کچی بابە عەزەت عەزەتەوە بۆی ئەعدام کراوەی تر سانیحەش گەورە بوو لە دوایە شووی کرد و لەمە خراوات لەم وفاتی کرد سانیحەکان من دەزانم دەستگیرانی هەبوو سانیحە ئەمین زەکی بەک دەستگیرانی بوو کەلتیاقی کرد کەلتیاق کرد جا نازانم لە لەندەن دۆکتۆرا بۆیش لە لەندەن بوو نازانم ماوە یا ناوە چیزی نەینەوە بوو بە سانیحە لە دەستگیرانیدا بوو ئەو بۆ تیاقی کرد و گەڕانەوە و ئیعدام کراوەتەوە داوای سانیحەخان میکرد لە کاتی لە سێدارەدانە پێی ئەڵێن چی دەوێ ئەویش داوای سانیحەخانی
کشی ئەمین زەکی بەجێ کردە مەرگیا دەکاتی دەستداردانە تاکو تێر بە کامی دڵاری و ئەڤینی دێرینی و ماڵئاوایی لێ بکە ئەویش نەچوو بۆ لای على مصطفى برحمة بيك شونا بعض لا شنو شونا طاران محافظات يعني لقل شايلان يعني جنازة مشبوكة مرة غابو كحتى ستانك أرزبو برسيبون وضع ما كسيبو حتى كببي تبار بتواني الخمان بوديوي حدودي إيران وعراق لا كلاشي نوابو كردستان يارا هنا شري باوكم لا آموزان بين دابو باوكم ما يدابو لا باش جمهورية ما بعد باش تكشوني جمهورية بعد لكن شر لقل خواتي شاعر محمد قدسی برا گەورەی هەبوومانە وەختێک کە کولێ حەربیەی تەواو کرد ساڵی 1940 ساڵی 1942 کە کولێی تەواو کرد و هات دامدای مەزران لە هەولێر بە زابط تەزمید ئێستا بەخۆی زابط تەزمید بوو هەتا هەرەکەی بەرزان دەستی پێ کرد ئەو برایەم هەر خەی شین بوو خەیسی متەلەی گەلاوێژ و ئەوانە مەقالەتی تیانووسی و ترسی شتی خۆش محەممەد قوسی مەحموود ئەفسەریەک ئەستێرە ئەفسەرێک سەرەی ئازوخە هاوبەشی بزافی بەرزایی 1945 بوو هاتە مەهاباد بۆ پایەی کاپتانی پێبەخشرا ژنی هێنا لەوێ ژنی زۆر تەبا بوو لە تەکیە لە تەکما تەبا بوو دوای نسکۆ شکست هاتەوە لە ڕێگەی گویرا عەلی حیجازی بەندی کرد و ناردی بۆ بەغاو دەستێدارت برا لە 1960 1947 مثلا محەممەد محمود قودسی لە مەهاباد زەواجی کردووە ئێستاش خێزانەکەی دوایوی ژیانی هەیە و لە بۆکانە و خەڵک دەیناسێت و ئەوانە ئاوە تەواو تێکەڵاو بوون لەگەڵ منتەقەی موکریاندا لەو کاتا کاکە حەمە جواب بەنێرێ بۆ دایکی ئەڵێ من نایەمەوە ماڵەوە خواحافیزی لێ ناکەو بڵێ من بۆ چوو ئەچم بەس جوابی بۆ ئەنێرێ ئەڵێ من نایەمەوانێ چەند ڕۆژێکی کە خۆم خەبەری لێ جێڕمەوانێ کە ئەڕات ئیتر ئەوەیە دوای جواب بەنێرێت و ئەزانن کەەوە ڕۆژتۆتە دەرەوانی و چۆ بۆ ئێران و ئەو شتان ئاوای ئیتر دوای ئەوە نازانم بزەبێت چۆنە شتەکانی و چەندی پێچووە لەوێ ژنێکی تر ئەهێنێت ژنێک ئەهێنێت خەڵکی ئێران وابزان خەڵکی بۆکانیش بووە ئەویش بە ناوی نەسرین خانی ناو بووە ئیتر دوایی کە شۆڕش تێگەچێتە کاکە حەمەوەکو باسی یەکەن زۆر ینی خەتیب بووە پیاوێکی زۆر زانا بووە هەتا خەتیبی جەنابی مەلا مستەفا بووە
یعنی هەر ئەو قسەکەر بووە و ئەو خشتی بۆ خوێن و نەتەوانێت یعنی زۆر تێگەیشتوو بووە، زۆر زیرەک بووە. لە مەهابادێک چکەی هێنا معلیمە بوو نەجیبەی ناو بوو، نەجیبە چکاک بوو. بۆ خۆیان ئەوان لەو هیچ مناڵی نەبوون. محەممەد مەحموود قودسیشم لە بەغدا ناسی دوکانێکە بوو، مەحەلێکە بوو، چاو ماوەمانێ فرشکە کابرای کەرمەنی بوو. زۆربەی قوتابیان کولی حقوق و هەندسەوەمانە کوردەکان ئەچوون بەیانیان لەلایەو دانیشتن. تقریبا هەر وەختێکە ئیشیان نەبووە لەوانە بووم، لەوانە یەکتریان نەبینی. محەممەد مەحموود قودسیشم لەوانە ناسی. لە هیوا بووە، بەس ئێمە هیواکان نازانین ئەو سات چێ بوون و چێ نەبوون و ئەمانە، بەس ئەزانین کە محەممەد قودسی پەیوەندی کردو بە کۆمەڵی هیواوە. دوو کۆمەڵە هەبوو، کۆمەڵی هیوا و یەکیشیانە جێ کاف کە بۆ بەزابت و چوونەتە کۆیە و ڕەواندز و لەوێ ژنی هێناوە و نەجیبەخانی هێناوە مامۆستا بووە و بەسەر یەکەم مناڵەکەیەوە ئەمری خوای کردووە خۆی و مناڵەکەی. خەتیبی شۆڕش بووە، ئیتر زۆر هەموو ئیشێکە هەر شوێنی دیار بووە. تا ڕادەیەکی زۆر وەکو جوندی مەچوول وان و دەبێ وەکو جوندی مەچوول بەڕاستی یادیان بکەین کە ڕێز و نرخی خۆیان نەدراوەتی. شتێکیشی نووسیوە بۆ باوکی، ئەڵێ نامەیەکی بۆ دڵنەوایی باوکی، ئەڵێ تاجی سرم بە باوکی، ئەڵێ لە ڕێگای شەرەف و وجدانی میلیدا گیانی خۆمان بەخت کرد لە گردی سەیوان لە تەنەج مستەفا خۆشناوە و بمنێژن لە تەنەشت گۆڕی مەحموود جەودەتەوە کوڕت شەهیدی ڕێگای نیشتمان. ئەمە هینەکەی محەممەد قودسی. وەختێک کە کۆماری مەهاباد بخا یان ڕەمانی کرد، ئیتر ئەمانە هەموو هەرەکەی چوونە لایەکەوە، چوونە چ شوێنێکەوە، چوونە تەینێکەوە. ئەم زابتانە ئیتر هەرەکە قیادەی شوێنێکی کردووە، هەتا لەگەڵ زابتەکانی کە یەکیان گرت تەکبیر دەکەن کە بێنەوە مەهاباد. ئەو جمهوریەتی مەهابادە ئەمانە کورت بوو، ئەمرەکەی هیچ سوودێکی باسی نەبوو. پێشەنگی میلەتەکەن، ئەوانە پێشەنگی میلەتەکە بوون. ئەوانە ئەبێ لە هەموو مناسبەتێکە، لە هەموو شوێنێکە ناویان بهێنرێ و خاسەتەن هەیکەلیان بۆ بکرێ. بەڵام من ئەوە ڕئیمەوە ئەوە قسەمە.
شەهید خەیرڵڵا لە دایکبووی شاری هەولێرە، بابی خەلکی قەڵای هەولێرە، لە ئاغاکانی هەولێرەیە، ناوی عەبدولکەریم عەبدوڵڵاغەیە، بابی مدیر عام بووە، مدیر مال بووە، نەک مدیر عام، مدیر مال بووە، پێشان پێیان دەبوت مال مدیری. چار ساڵ تقریبەن خەیرڵڵا بابی ئەمری خوای دەکات، چونکە لەگەڵ داکم 2 ساڵیان بینە. خەیرڵڵا 2 ساڵ لە خەیریەی گەورەترە لە داکم. بابیان ئەمری خوای دەکات، داچیشیان خەلکی موسڵێ دەبیتن، عرب دەبیتن، خەلکی موسڵێ دەبیت، زمانی کوردی بە زەحمەت یعنی قسەی دەکرد، حتا ئاخریش فێر یعنی بە زەحمەتی قسەی دەکرد. ئەوانەی بەخێو کرد بە تەقاعودی بابیان. خەیرڵڵا عەبدولکەریم باوکی کورد و دایکی مووسڵی، دایکی عەرەبی مووسڵی بوو. دوو ئەستێرە کوردێکی دڵسۆز، چەند جارێک یارمەتی داوم، پای مایۆڕ بوو، مایۆڕی پێبەخشرا، مایۆڕ یعنی مقدەم. بەهۆی نەخۆشیەوە نەخۆش بوو، نەخۆشی سنگی هەبوو، خۆی یا بەدەستەوە لە سەرماوە تووشی نەخۆشی سنگ بوو، دەستێدارە درا لە تەک ئەفسەرە هاوڕێکانیە. کە دەچتە وەختی مەکتەبەی دێتن، دەچتە مەکتەبێ زۆر زیرەک دەیبینن کە لێ هاتووە، 2 پۆلیلۆ دەبڕن لە سەفی 3 و 4 و 5 و 6 پێی تەواو دەکەن، تا بە 4 ساڵی قۆناغی ئیبتیدایی پێ تەواو دەکەن. دوای متۆسطەکەی کە تەواو دەکا، ناوی لە دارمعەلمینی بەغدایە دێتن، کە دێتن ناوی لە بەغدایە داچی پێی ناخۆش دەبی، دەڵێ ئەمە یەک تاقە کوڕم هەیە، ئەمە قبوڵم نییە، بە هیچ نەوعکی کوڕم بستە بەغدایە لۆ خوێندنی، با هەلێرە تەواو بکاتن، خزم و کەس تەداخل دەکاتن و ئەو وەخت دەچیتن التحاق دەکە بە کولیەی بە دارمعەلمینی بەغدایە. ئەبولحەسەن ئەڵێ حەزمان کرد ئەو سەری ئەو چادرانە بین بزانین کیتیایە کیتیان نییە، ئەما بە چ وەزیفەیەک بە چ مهمەیەک نازانمەوە. ئەوە ئەڵێ سەیری چوینە چادرێکەوە سێرمان کرد نەقیب خەیری، ئەو وەختە نەقیب بووە، نەقیب خەیری لەوەیە، بەڵام وا دیارە نەخۆش بووە، نەخۆشیەکەشی تای لێ هاتووە، تایەکی بەقووەت کە ئێمەی دی ئەوە ڕووناکاییە کەوتە سەر دەموچاوی. بانگی کردین و دوای قسەکردن بە تورکیەکی متەقەطع، وتی تکاتان لێ یەکەم، بەشک و ژنەکەم ئیقناع بکەن بگەڕێتەوە بۆ مەهاباد. ژنەکەم گەنجە، خەڵکی مەهابادە، ئێستا لەگەڵ منە هاتووە، من مەسیرم معلوم نییە، من لە عێراقا بە ئیعدام حکومراوم غیابی، و منیش ئەڕۆمەوە مەجبورە بم خۆم تەسلیم بکەم. ئەڵێ لەم بەینا کە ئەم قسانەمانە کرد، ژنەکەی هات وەک پەپولە بە دەوری خەیریە ئەسوڕایەوە خزمەتیە کرد و پێوت گۆمەرێەوە ئینشەڵڵا نەخۆشەکەی سەهلە و تایەکە و وەردا و بەڵام نەکەی خێری ئەمام قسەیە چەند جار تەکرار کردەوانێ، من هاوسەری تۆم قەتعیەن، من ناگەڕێمەوە و ناڕۆمەوە بۆ هیچ گوێیە، دوا ڕۆژی من دوا ڕۆژی تۆیە. پاشی هەرسەهێنانی کۆماری مەهاباد کە بە یەکەم شەهید دادەنرێ پاشی قازی محەممەد کە ئەو 4 شەهیدە هاتن، ئەو 4 زاڵتانە کە شەهید کران بە یەکەم شەهیدی کوردستان دادەندرێن. لە دوای یا خەیریمان دیەوە سێرمان کە ژنەکەی لەگەڵ نییە، ئەوە بەڵام ژنەکەی هات، هات وەک پەپولە بە دەوری خەیریە ئەسوڕایەوە خزمەتیە کرد، وەتی تکاتان لێ یەکەم، بەشک و ژنەکەم ئیقناع بکەن بگەڕێتەوە بۆ مەهاباد. ژنەکەم گەنجە، خەڵکی مەهابادە، ئێستا لەگەڵ منە هاتووە، من لە عێراقا بە ئیعدام حکومراوم غیابی، و منیش ئەڕۆمەوە مەجبورە بم خۆم تەسلیم بکەم. ئەڵێ لەم بەینا کە ئەم قسانەمانە کرد، ژنەکەی هات وەک پەپولە بە دەوری خەیریە ئەسوڕایەوە خزمەتیە کرد، وەتی تکاتان لێ یەکەم، بەشک و ژنەکەم ئیقناع بکەن بگەڕێتەوە بۆ مەهاباد. ژنەک
پێمان گران بوو سواری لێ بکەین ژنەکە چی لێ هات ئەو چونکە نەمانویست کە بڵێن دڵی برنجێنین و دیسانەوە ناخۆشی بۆ بگەڕێتەوانەیە باسی ژنەکەیمان نەکرد بەڵام دیارە ژنەکەی ئەبێ ئیقناع کردبێ بگەڕێتەوە بۆ مەهابەت. کە کولیە عسکەریشی تەواو کرد گەڕاوە حکوومەت ناردیە مەسر وەکو دەورەت بەخۆی لە ئالیات بوو لەکە تەخەڕوجی کرد یعنی لە مەعمەلی بوو ناردیانە مەسر لە مەسریش تەواوی کرد هیوایەتی ڕاضەی هەبووە هیوایەتی مۆسیقای هەبووە هیوایەتی گۆرانی هەبووە گۆرانیەکانی محەممەد عەبدولوەهابی هەمووی نووسیتەوە لە مفەکرەکەی خۆی شەیدای ڕسم خەریتە بووە. بەلام سەفاویستێتی بارزانیەکانەوە و سەرانە و ئەمانە وەکو کیتلێ وەکو خوینێ خۆیان بمێننەوە نەچن بتوێنەوە لە ناو حکوومەت مەهاباد و هینە سەبەبەکەی ئەوە بووە وەکو دەرەکەوێت لە هینەکە و تەبعاً هەموو شۆڕەشێکە شکستێنێ نەوعە پشێونیە کە کەوێتە بەینیانەوە مەڵێ من ئەبووە وا بووە ئەبووە وابێ بۆ شکلە بێ ئەمانە کە چوون بۆ مردن ڕۆیشتن هیچ لە مردن چاویان نەترسا. یەکێک لەو حەقائقانە کە خەیرڵڵا چووتە ئیتیحاقی کردێ بە شۆڕشی مەهاباد جلچی عسکەری لە مالی مەلافەندیدا کەندیە ئەو جەلەوێ جلچی کوردیان لەبەر کردیە بە جلچی کوردی لەوێوە چووە جلکەکە حتە فترێکی زۆریش لەوێ مایتەوە. خەیرڵڵا زۆر خۆشەویست بووە لەکن مەلا مستەفا یعنی زۆر ڕێزی لێ دەگرت و زۆری خۆش دەویست بەڵام کە شۆڕشی مەهاباد هەرەسەی هینا و قازی محەممەد لە سێدارە درا مەلا مستەفا ڕووی لە رووسیای کرد ئەویش یەکێک بوو لەوانەیە کە ویستی ڕوو لە رووسیای بکاتن بەڵام لەبەر ئەوەی کە گرانەتای گرتبوو نەخۆش بوو مەلا مستەفا بەخۆی گوتیتی بگەڕێەوە بەو شەرتەی چونکە گەڕاندیەوە مەلا مستەفاش عەفو عام هات هەر چار زابتەکەی ئەوانەی نەک هەر چارجا ئەوەی بگەڕێتەوە لە کۆماری مەهاباد بگەڕێتەوە عەفوی عامیانی لۆ هات کە ئەوانە عەفو بکرێ. برایان لە ژیانی ژێردەستی و ئیستیعماردا لە نووسینی ئەم نامەیەوە تەنها 14 سەعاتمان ماوە بە پەتی ئیستیعمار دەگەینە دنیای ئازادی و گیانمان دەگاتە گیانی پاکی شوهەدای ڕێگای نیشتیمان. برایان خۆمان زۆر بە بەختیار دەزانین کە بەرامبەر واجبی میلی هیچ دوا نەکەوتین. تەنها نەسیحەتی ئێمە ئەوەیە کە لاوان و نیشتیمان پەروەرانی کورد نیکرانی زاد بکەنە نیشانە و یەکێتی بکەنە پەیڕەوی خۆیان بۆ شکاندنی تەوقی ئیستیعمار و ڕزگارکردنی هەموو میلەتێکی مەزلوم بێجیاوازی. برایان دوژمنی جەهالەت بن بە هەموو تواناتانەوە شەڕی جەهالەت بکەن و دوای جەهالەت مەکەون. ئێمە نیشانەی تێکۆشینی میلی میلەتی کوردین لە ساڵی 1947دا. برایانی ئێمە کە ماون بۆ ڕێگای شەرەف تێدەکۆشن و
پشت بە خودای گەورە میلەت ڕزگاری دەبێت. برایان هاتنمانە بەر سێدارە لە بێدەسەڵاتیەوە و سێودووکردنەوە نەبوو بۆ تێکۆشی، بەڵکو هەروەکو سەربازێکی ئازاد تا ئاخرین توانە هەوڵمانداوە و گەشتینە ئەم نەتیجێ. ئیدی بۆ یەکێتی و بۆ ئازادی بژی کورد و کوردستان.